حەمید دەروێش سکرتێری حیزبی پێشکەوتنخوازی کورد لە سووریا واگڕێز و وەفایەک بۆ هاوڕێتی چەندین ساڵی نێوانیان و لەگەڵ وەفدی هاوڕێی چوونە مەزاری سەرۆک مامجەلال و چەپکە گوڵی ڕێز و وەفایاندانا. لە لێدوانێکدا حەمید دەروێش باسی لە ناسین و هاوڕێتی و نزیکی کرد لەگەڵ سەرۆک مامجەلالدا کە هاوڕێتیان بۆ ساڵی 1955 دەگەڕێتەوە. گریانی وەفا و ڕێز و خۆشەویستی بۆ سەرۆک مامجەلال ڕێگر بوو تا وشەکانی بەباشی دەرببڕێت. هەر بەو هەستەوە باسی لەوەش کرد کە لە سەروبەندی دروستبوونی حیزبەکەیاندا سەرۆک مامجەلال پشتیوانیان بووە و هانی داون کە حیزبەکەیان دابمەزرێن و ڕێنیشاندەریان بووە. حەمید دەروێش لە بەشێکی تری وتەکەیدا داوای لە ئەندامانی یەکێتی کرد کە شوێنپێی ڕێبازی سەرۆک مامجەلال بکەون و بۆ ئازادی و دیموکراسی و گەشەی زیاتر بە یەکێتی بدەن و وەک سەرۆک مامجەلال بۆ هەمووان بن. من و مامجەلال هەردوو ناس کرد لە شام ساڵا بەری 1965 چوو بۆ مۆسکۆ دەهات لەجەم ڕۆشن بەدرخان هەردوو ناس کرد روشن رو گفت کیه؟ گفت خورد کی مروی منه اهل منه بدر شام گفت کیه ما روشن خان گفت والله جلال طالبانی اندام رجاء مرکزی پارتی دموکراتی کردستان عراق گفت والله مصطفى دیتی جلال اول كردك مالا مصطفى لموسكو دبيني 3 ساعات بير رونشتمي مجير قوتي عندك كاس خازن لسوريا حزبك يدرس فكر وضع كردستان العراق ايران وتركيا مجير قوتي باشا سوريا قوتي كيني قوتي عثمان صبري حميد درويش قوتي تبنابي مشوان ربيش اصل بشتاوان برا تشيكن برا حزب اخر تشيكن جمركو أجي بنابي ويش ورد بيشم هذا أخذك للحق ما جلال قال لك يا رمتي يا ماكر بس بيك أتشكرنا بارتي يا مدي باش علي كار يا ماكر هي يا خلقي يكيتي دي بارتي مامجەلال یەکێتی نیشتمانی کوردستان بە عەزیمەت بشغڵە شۆ با مامجەلال بەرنەدن ji bo jiyana Kurdek jiyanek dîmokrat ji bo azadiya Kurdistan serê wesa min hêvî dikim hevalê yekîtî şopa Mamcelal durist bajar